ڕێز محەممەد نەزیف قادری بەرپرسی ناوەندی پەیوەندە گشتیەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە کۆیەوە لەگەڵما. بەڕێز قادری ئەم کاتت باش، ئەمەوێت سەبارەت بە یەکگرتنەوەی هەردوو حزب لە بەڕێستان بپرسم. یەکگرتنەوە کە ڕاگەیەندرا، هەیکەلیەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران یەکگرتوو چۆن دەبێت و بەرنامە و پرۆژەتان بۆ داهاتوو چییە؟ زۆر سپاس، سڵاو و ڕێزم بۆ بینەران و بیسەرانی بەنامەکەتان هەیە. ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆ سەر پرۆسەی یەکگرتنەوەی دموکراتەکان بە خۆشحاڵیەوە دوێنەیە. پرۆسەی یەکگرتنەوەی دموکراتەکان ئاخرین قۆناغەکانی خۆی تێپەر کرد و لە کۆبوونەوەیەکی گەورە و بەشکۆدا ڕەسمەن بەڕێزان کاک مستەفا هیجری لێپرسراوی گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و هەروەها بەڕێز کاک خالدی عەزیزی سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستان لە چوارچێوەی بەیاننامەی ڕێکەوتن یەکبوونی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانیان ڕاگەیاند و پرۆژەی یەکگرتنەوەی دموکراتەکان بە فەرمی ئەعلام کرا. ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆ سەر تەئسیراتی ئەو یەکبوونە و یەکگرتنەوەی دموکراتەکان بێگومان شوێندانێریەکی ئەرێنی لە ئاستی نێوخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە پەیوەندیە ئەقلیمیەکانمان و لە پەیوەندیە کوردستانیەکانمان و هەروەها لە ئاستی نێونەتەوەیی بێگومان حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە هەموو تێکۆشەرانی دموکراتی ئێستا لە خۆ گرتووەتەوە و لە باوەش گرتووەتەوە بە گوڕوتینێکی زیاترەوە بە هێز و وزەیەکی زیاترەوە دەتوانن لە عەرسەی سیاسی و عەمەلیدا ڕۆلی کاریگەری خۆی بگێڕێ. باشە، ئەوە بەنسبەت بەرنامەتان بەرامبەر بە سیاسەتەکانی دەرەوە هەروەها پەیوەندیەکانتان بوو، بەڵام بەنسبەت ناوخۆی حیزبی دموکراتەوە یەکگرتنەوە چ کاریگەریەکی دەبێت؟ بەنسبەتی مەناسباتی ڕێکخراوەی خۆمان وەک حیزبی دموکرات ئێمە بە پێی پرەنسیپەکانی ڕێکەوتنەکەمان لەو قۆناغەی کە ئێمە بە قۆناغی تێپەڕیا ئینتقاڵی باسی لێوە ئەەکەین، ئێمە هەیئەتێکی ڕاهبەری مان لە کادری ڕاهبەری گشتی حیزبی دموکرات دیاری کردووە. ئەو هەیئەتەی ڕاهبەری لەژێر ناوی ناوەندی ڕێبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەرکە سیاسیەکانی ڕێکخراوەیەکانی و هەروەها لە هەموو شؤونی حیزبیا بەرپرسیارەتەکەی لە ئەستۆیە و بە شێوەیەکی ڕێک و پێک و متالعەکراو مدیریەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەکە تا بەرەو پیری کۆنگرەچین. باشە، بەڕێز قادری، ئەو ماوە ئینتقالیە ماوەکەی چەندە و کەی کۆنگرەی داهاتووتان دەبەستن لەسەر مێکانیزمەکانی ڕێککەوتون؟ لە ماوەی بەرەو پیری کۆنگرە ڕۆیشتنمان و لە دەستپێکی یەکگرتنەوەی ئۆرگانەکانمان و یەخستنەوەی ئۆرگانەکانمان بە پێی ئەو بەرنامەیە ئێمە داماناوە حەدی ئەکسەر تا ساڵێکی دیکە ئێمە دەتوانین پرۆسەی یەکگرتنەوەی دموکراتەکان ئۆرگانەکانی بەرنامە ڕێزیەکانمان سیاسەتگوزاریەکانمان و هەروەها پێکێنانی هەیئەتەکانی ئامادەکاری کۆنگرە و کۆنفەرانسەکانمان ئەرکدار بکرێن و لە چوارچێوەی ئەو ئەرک و وەزایفەی کە بۆیان دیاری ئەکرێ هەموو زەمینەکانی کۆنگرە بەو شێوەیە کە لە چوارچێوەی تەوافقنامەکەمانە هاتووە ئامادە بکەن و بە هیوایەکی تەواوەوە بەرەو پیری کۆنگرە ئەچین و بێگومان ئاکام و دەرهاویشتەی کۆنگرەکە دەستکەوتێکی باشی بۆ گەلی کورد لە ڕۆژهەڵات بۆ هاوپەیمانەکانمان لە ئاستی ئێرانی و کوردستانی و بۆ بزوتنەوەی دموکراسی خوازی ئێران بەدواوە دەبێت.
بەڵێ ئایا لە بەرنامەی داهاتووتاندا نییە کە دروشم و استراتیژەتی حزبەکەتان بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بگۆڕن هیچ گۆڕانکارێک لە پەیڕەوە پرۆگرامی ناوخۆی حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا دەکرێت؟ نا بە پێی ئەو پرینسیپە گشتیانەی کە ئێمە هەمومان دموکراتەکان هاوڕاین لەسەری ناوی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دروشمەکانمان و هەروەها ڕوانگەی سیاسیمان بە نسبەتی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانەوە ناگۆڕێ و هەوڵیش ئەدەین لە باری سیاسیوە و لە باری مەیدانیشەوە چالاکتر بین لە ڕابردوو و لە عەرسەی سیاسیدا حیزبی دموکراتی کوردستانی ئێران نەقشێکی کاریگەرتر و چالاکتر بگێڕێ. بەڵێ بەڕێز قادری ئەگەر لە کۆتاییشدا بپرسم ئەم یەکگرتنەوەیە کە لە سەر داواکاری خەڵکی ناوخۆ و لایەنگرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بووە چه کاریگەریەکی لە ناوخۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و بۆ کەسانی کە چاویان لە یەکگرتنەوەی حیزب بوو هەبێت چه پەیامێکتان بۆ خەڵکە هەیە؟ لە ڕاستیەکەیدا ئێمە وەک حیزبی دموکرات بۆ خۆمان قەناعەتمان ئەوە بوو کە ئەو یەکگرتنەوەیە لەم دۆخە سیاسیە هەستیاریە ئەرکێکی سیاسی مێژووی و نەتەوەییە لەسەر شانی تاکی دموکراتەکان و بە تایبەت ڕەهبەری هەردوو لایەنی حیزبی دموکرات بە خۆشحاڵیەوە ئێرادەی ڕەهبەری هەردوو لامان و هەست بە مەسئولیەتکردن و هەروەها ئەو داوایەی خەڵکی کوردستان بە گشتی و بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان و ئەندامان و دۆستانی حیزبی دموکرات زیاتر ئێمەی دڵگەرمتر کرد و جدیتر کرد و ئێمەی زیاتر ئەرکدار کرد هەرچی زووتر بتوانین پرۆسەی یەکگرتنەوەکە بە ئاکام بگەێنین بە خۆشحاڵیەوە ڕەهبەری حیزبی دموکرات ئەو پەیامەی بە دۆستەکانیدا بە ئەندامەکانیدا بە بنەماڵەی شەهیدان و زیندانیانی سیاسی و خەڵکی تێکۆشەری کوردستان بەگشتی داوە ئەو مژدەیە بە نەزەری من ئیرادەی گەلی کورد و ئیرادەی خەباتیگەڕی هەموو تێکۆشەرانی کورد بەتینترەکە و بە گوڕوتینترەکە. بەڵێ بەڕێز محەممەد نەزیف قادری بەرپرسی ناوەندی پەیوەندیە گشتیەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر سپاس لە کۆیەوە لەگەڵمان.